سڵاوڕێیان ئێستا سێم ڕۆژی لایڤەکەیە بەسەر چاو ئەوەش ڕیشۆڵەکەی کاک ئەوە ڕیشۆڵەکەی کاک کاوەیە کاک زانا جان بەخێر بێن سەر چاو چایی منن کاک ڕەحیم جان بەخێر بێن یاخوا سەر چایی من یاخوا عافێتان بێ ئەمانەش ئەجنەبی ناتوون بڵێ توانین پرسیاریان لێ بکەین ڕێیان چیا جارێ Would you like the show? Of course I like. Have the message? Any message? To Britsa? Pirozbe go first Balandakan festival. Thank you very much. Thank you. Yani ما خزانه کرد. بله بینی زنه شاید. ارلا بینی مثل سمه گواکل. بله استاد روسیه است. اسم بالا کاری کنم. مش جان زانای کامو حەزدیە ئەوە کاکە زانای گوڵە کاکە زانای گوڵ شتێ بڵێ بۆ بەخێوکەرانی باڵندە بکە وڵا دەستان خۆش بێ سۆران جان شتێکی جوانتان کردووە قوربانە خۆشیتان دیێگەم ئینشەڵا سەرکەوتوو بن بەس حەزمە کرد ئاژەڵیشی تیا بووە نەکرد باڵندە بووە ئیشەڵا بۆ جارێکی کە چاوەکە قوربانی چاو بەسە ئەمان ئاژەڵ و تەیری پیرمان خۆشەیە قوربانە من چای منی کاگەردی گۆڵ سەر چای من هیچەیە بێڵێی وەڵی تر زۆر پێ خۆشحاڵم بەمە ئەخی ڕۆژمانە لەخوا بەزیاوێ مشکلەمان نیە هیچمانی وەزەکە زۆر خۆشەڕا و خەڵکەکە زۆر دڵخۆشە زۆر سپاسەکەی مەمنونی ئێستا کاتژمێر یەک و چارەکە لەخوا بەزیاوێ وەستا محەمەی گوڵە بڕعان وتم تەلەفۆنێ بۆکەم ئێستا ئەوش کاکە سەنگەری گوڵە کاکە سەنگەری گوڵ هیچ پەیامێکی هەیە هیوای سەرکەوتنی بۆ خوازم بۆ مومان زۆر سپاس زۆر پرگیری دەکەین مادی ئەوە قەتع بوو تەلەفۆنێکمان بووە ئەومامە ڕێچی و بەرامبەر فیستیڤاڵەکە وەڵی زۆر دەستخۆشی لێکم قوربانە دەستخۆشی لە برادەرانەکەم بەڕاستی زۆر هیلاک بوو جەنابە زۆر ماندوو بووی بەڕاستی هیوادارم هەر ئەم جارە نەبێت دووبارە بێتەوە ساڵانە بێ ئینشەڵڵا بە تەواوی توانامانەوە لەگەڵتین بە هیوای سەرکەوت زۆر سپاسی هەموو لایەکەی نێمە مەمنونین کاک محەممەد جان بەخێر بێت و پەیامت چییە؟ دەستان خۆش بێ هیوای سەرکەوتنان بۆ خوازم زۆر سپاس کاک مەجی گوڵجان تۆ پەیامت چییە؟ من پێیان ئەوەیە هیوادارم ساڵی داهاتوو ساڵی داهاتوومان زۆر پێشکەوتتر و جوانتر و چاکتر و بە باڵندەی جوانتر و تازە و هەمومان بەشداری بکەین و هیوادارم ڕۆژ بە ڕۆژ ئەم هیوایەتە پێش بکەین لە کوردستان زۆر سپاس کاکە ڕەوەنجیان پەیامە زۆر سپاس ئەگەی کاکە ڕەوەنجیان چاوانی سەر چاو بەخێر بێ یاخوا چاوی منن چاوەکە من کاکە وەرە پەیامان چییە کاک بۆ بەخێوکەران پەیامت چییە؟ پەیام هیوادارم پێشەکەی زیاتر بکرێتەوە
لەو شێوەیە و سوودێکی زۆری هەبێتەوە بە شەکرانی باڵندە زۆر سپاسی دۆشەکەین کە ئەم پێشەنگایە و کردەوە پێشەنگایەکی ڕاستی جوانە شتێکی تاکە بەگشتی ڕێ چۆن بوو بەگشتی ڕێ چۆن بەرامبەر فستیڤالەکە جوانە یعنی هیوادارم پێشەنگای لەو جۆرەی دروست بکرێتەوە زۆر زۆر سپاسی تۆشەکەین کاکە گۆرانی گوڵ بەخێر بێ چاکی مامە گۆرانجان ئەمڕۆ دوار ڕۆژمانە مانگە کا گۆران وتە پەیامە چی بوو بورە ئەدادی شتی گەورەتر و باشی بەداگەت ڕۆژکەشکێنێکی زێبە و برادەرانی بەدەما بە نیشێکی باشتر بکات زۆر سپاسەکەی مەمنون چاوەکەم کاک محەممەدجان پەیامێ چاوەکەی بۆ بەخێوکەران چاوەکەمی برادەرم هەر بەردەوام بێت لەسەر زۆر سپاسی ئێوە شەکەین کاک محەممەدجان قوربانی چاو لە قسووریش مەعافوکە کاک زاناجان پەیامێ وافستانێ کاک محەممەدجان چای منی زۆر سپاس بۆ ئێوەش وەرە پەیامە خۆمە دزەرەوە پەیامت چێوە بەخێوکەران زۆر سپاسی تۆ ئەو هاوڕێ خۆشەویستانە دەگەم هیوادارم هەموو ساڵان فستیڤالە بەردەوام بێت دوای سەرکەوتن بۆ زۆر سپاسەکەی مەمنون کاکە زانایسێم کاگێرژیان پەیامێ کاگێرشی زۆری لاک بوو تەبعاً بەڕاستی دەستخۆشی دیەکەین زۆر سپاس دەستی زۆر خۆش بێ بەڕاستی شتێکە شتێکی تازەیە هیوادارم هەموو ساڵێ ئەمە هەر بکرێت بەڕاستی فستیڤالێکی خۆش و بە زۆر بەسەرکەوتوی بەڕاستی ئێمە تەسەوری ئەمەمان ناکەن ئەمەی لێ دەچوو هەر زۆر دەستخۆشی لە جەناب دەکەن دەستی ئێوەش خۆش بێ هەمووی لاک بوون سپاس بۆمان دووبوونتان کاکاروانی گوڵ چاوەکەمی کاکاروانجان هیوادارم جار بەجار بەرەو پێش و بەرەو باشتر بچین و ئینشەڵا ئەمە بێ بە تەسبێکێک بۆ ئەوی زووتر یعنی کە نەبێت بڵین 6 مانگ جارەیە ئەتوانم بڵێ حەزم لێتی مانگانە ڕۆژێک دەکان تێ بۆ ئیشێکی ئاوا دەستان خۆش بێت سپاس بۆ ئێوەش کاک پەیامێ کاک دەستان خۆش بێت چاوەکەنی مامۆسایەرش پەیامێ مامۆسایەرش بەس ئەوەی تەنیشت خۆی نەدزێتەوە دەخوا بە زیادە سپاس بۆ خوا سەرکەوتوو ئینشەڵا هەموو ساڵێکەوە بەردەوام سپاس مامۆسایەریشی زۆری لاک بوو ئەوە کاک سامان خۆی دزیەوە زۆری لاک بوو ئەویش بە نازانم وەڵا مامە کۆسار کاک زرنگ بەڕاستی زۆری لاک بوون کاک ڕەوەند چاومان دەستان خۆش بێت ئەوەی شەڵا ڕسمی لە بەرەگرین ئەمانایی بەکەوکەران ئەمەش جێگەی کاک بەهمەنە چاومانی کاک قوربانی چاوم سپاسەکەم زۆر سپاس قوربانی چاو مامە سەنگەجان من سپاسانەکەم ڕێز و سڵامانێ ڕێز و سڵامەیە بۆ هەموو لایەک ئێمە زۆر سپاسی هەموو ئەو بەخێوکەری باڵندانە ئەکەین کە هاوکاریان کردوین کە بە یەکەوە توانیمانە ئەم کارە بکەین کە ئەم کارە شتێکی سەرەتایەکە ئەمە ئینشەڵڵا لەم ڕوودوا بە هەمومان پێکەوە زیاتر شتی باشتر پێکەوە ئەەکەین و سپاسی هەموو ئەو بەڕێزاناگەین کە بەلایک و کۆمن پشگیریان کردوین سپاسی ئەو هاوڕێیانە شەکەین کە ڕەخنەیان لێگرتوونوتیانە فستیڤالەکان 20 کەس دەستی کەسی تیاقەی چێکە با ئێمە سپاسی ئەو ڕەخناناکەین بۆی زیاتر بە خۆمانە بچینەوە بۆی کاری باشتر بکەین ڕەخنە گرنگەوەیە دروستکەر بێت ڕەخنەی دروستکەر زۆر گرنگە بۆ ئەوەی شتی باشتر بکەین باڵەکانمان بچینەوە بۆ جاریکە دووبارەی نەکەینەوە سپاسی هەموو لایەکەکەین و هیوادە سپاسی هەموو بەڕێزانشەکەین کە سەردانیان کردوین ئەم چەند ڕۆژە و ڕێز و سڵاومەیە بۆ تۆش و بۆ هەموو هاوڕێیانیش بەڵێ با ئەمە کۆتایی پێبێنین